کۆتایی دێنی وتارەکەمان بەم قیسەیە. ئەوش پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئەفەرمێ کابرایەکی یەهودی، غولامێکی یەهودی، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئایا لە ژیانیا تووشی سحراتوە؟ بەڵێ. کەواتە پێغەمبەری خوا سحر تەئسیری تێ بکە، ئیتر باستی من و تۆ مەکە، باسی من و تۆ مەکە، مەڵێ من تەئسیرم تیا ناکە. ئەمە یەکەم. دووەم، کەواتە سحر هەیە و ئەسڵی هەیە و ڕاستە. بەڵام سێمیانش نابێ هەموو شتێک کەمێ سەر ژام کا بەی سحرم هەیە، بەخوا سحرم لێکراوە. کەمێ بەتاقەت بی لە ماڵ، بەخوا سحرم لێکراوە. کەمە مەیلان نەبی بۆ خێزانت بڵێ سحرم لێکراوە. ئیتر خۆت وا لێ بکەی هەموو شتێ بکەیتە سحر، ژیانت، ماڵ، دەرەوە، ئەمش نا یەکجا واش نا. علاماتی نیشانە هەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کابرایەک یەهودی ئەفەرمێم کابرا شتێکی بەستەوە، سحرێکی لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کرد و پاشانش ئەم سحرە بەتاڵیان کردەوە. سحرەکەشەوە بوو پێغەمبەری خوا بێتاقەتە بوو، تاقەتی هیچی نەبوو، لە خۆیەوە دڵتەنگە بوو، لە خۆیەوە تاقەتی لەو شتانەی کە حەڵاڵ بوو نەبوو بۆی. ئەمە یەکێ لەو سحرانە کرابوو. دوای جبریل عەلەیهی سەلام هات بە پێغەمبەری خوای وت عەلەیهی سەلات وەسەلام بە ئەمری خوا بە جبریلە هەڵیان وەشاندەوە، سحرەکە لە ناو بیرێک بوو، دوای هەڵیانێ ناو سحرەکەیان پوچەڵ کردەوە بە ئەمری خوا. ئەم حەدیثەمان طبعا صحیحە، لە بوخاری داهاتووە. کەواتە